ئینەوەی درەخت لە کاتێکدایە بەرمیلێک نەوتی سپی لە بازاڕەکانی باشووری کوردستان زیاتر لە 250,000 دینارە. حکوومەتی هەرێمی کوردستانیش بڕیاری داوە بۆ هەر ماڵێک بەرمیلێک نەوت بە بڕی 103,500 دینار بەسەر هاوڵاتیاندا دابەش بکات. بەڵام بەهۆی نرخەکەیەوە دانیشتوانی ناوچە شاخاویەکانی پێنجوێن و باڵەکایەتی ڕەتیان کردەوە نەوت بەو نرخە وەربگرن. حکوومەتیش ڕایگەیاندووە ئەوان نرخی بەرمیلێک نەوتیان بە 284,000 دینار کڕیوە. سپاسدانەکەن کە دەنگی ئێمە گەیەنن بە هەرێمی کوردستان، بە حکوومەتی هەرێمی کوردستان و پاشان بە هەموو خەڵکی کوردستان. ئێمە لە پێنجوێندا ئاژین. پێنجوێن ڕاستیەکەی لە مانگی نۆ هەتاوەکوونێ کۆتایی مانگی سێ پێنجوێن کەشوهەوایەکی ساردی هەیە. یعنی هەر ماڵێک لە پێنجوێنە پێویستی بە 3 بەرمیل تا 4 بەرمیل نەوتە. ئێمە لە پێنجوێنە لە مانگی نۆ وەکو بۆم باس کردی هەتا مانگی 4 سەرمایە لەو بەینەیە بەفتر ئەبارێ ڕاستیەکەی پارێکە سەرمایەک هەبووە لە پێنجوێنە لە کوردستانە لە عێراقا لە هیچ شوێنەکە و سەرمایە نەبووە. عیبەتپرسەکان خۆیان ئەوەیە زان هەموو ماڵێک لە پێنجوێنە پێویستی بە 3 بەرمیل تا 4 بەرمیل نەوتە. هەتا ئێسەش نەوتمان وەرنەگرتووە. پاریش ماڵێ بەرمیلە نەوتیان داوە بە خەڵک. لە پێنجوێنە ماڵێ بە بەرمیلە نەوت بەڕێوە ناچێت، گەرم نابێ.